بێڵا پانتۆڵەکەت کێشمە سەر سکت بووە ناوە آخر بابا ئەمانە خۆی من نییە خەریکی دەکەیتە بۆ چینە بە قوربان هی تۆیە لە ناو جانتاکەی تۆ دەرم هێناوە مەگەر هی کێ ئەو جانتای من ئەوە جانتای منە هی نەنکی منە وەڵام حەب حەبی گیانەکەم لە بیرت پێ حتمما ڕۆژی دوودارین لەم حەبانە بخۆی ئەگی نەشتت لە بیرە دەچێتەوە بیدەبزانم دێ هەرەمەی تر هەرەمەی وەژنەکەی داویەتی مەگەر من ژنم هەیە ئەرێ بە قوربانت ژنت هەیە ژنت هەیە نێوی چی بوو ژنەکەی هوما خانم هۆما باقری لەگەڵی قسەی کرد گرفتەکە جوانەکە ئازیەتی مەکە خۆڵام من بەدبەختە لە بیری چوەتەوە بێڵا ئێستا دروستی دەکەمەوە وەرە قوربانت بم ئەمە بخۆ هەموویان هەمویان مەکە خۆ نابێ هەمووی پێ بدەیت بیخوات بێتەوە بیری تر نەرام ناوە هەرم دانای خۆ دکتوری بیخۆ باشی چاکی چی بوو جڵچە وەرە بیگرە وەرە بڕۆوی دانیشە بڕۆوی دانیشە دانیشە بە پێ دوایین بیرۆکەی زانستی ئەقلی ساق دەبێت لە نێو لەشی ساختە بێ دەی منیش وە گوزانەیەک دەبێت لە شی ساقم هەبێ یەک دوو سێ چوار یەک دوو سێ یەک دوو سێ چوار یەک دوو چی بوو وەرە بزانە چیەکە هاتەوە وەڵام تو دڵنیای ئەمە پودرێ داهێناوە ئەیکێ داهێناوە شوزانم دڵم نەک ئەمەش لە یەکی تری دزی بێ نا بابا ئەمە زانایە خۆ دزنیە نۆ کردم ئەخرە ئەمە خوایی خود لە زاناکان ناچێت چوو بۆ کوێوە چی بوو؟ یانی چی؟ ئەمە ئێستا لەم لاوە بخۆ لەکوێ هاتە ژووری یانی چی؟ ئەمە لە ناو دیوارەکە تێپەڕیوە بۆچی قسە کۆڕ دەکەی حتمما دەلاقم دەلاقە لە پێ بازە بڕۆ سێری بکە لە دیوارەوە هاتووە وەرە ئەملا دکتۆر کامیز گیان یانی چی کامیز کامیز شوتە کوێ بابا کامیز Je te jure, je crois rien. Le docteur? Enfin, ça s'est passé. C'est quoi la stratégie numéro 2? C'est qui cette meuf là-bas? Elle va vivre avec nous. Vivre avec nous. Bienvenue dans ton château. Quelle est cette question que vous posez? N'importe quelle femme peut apprécier un homme comme vous. Que serait si cette femme était moi, qui est différente des autres et spéciale? J'ai raison ou quoi? Bien sûr. Mais Jacqueline, elle m'inquiète. Moi, je l'aime beaucoup, vraiment. Mais elle ne me comprend pas, elle ne m'apprécie pas. Je sais, mon amour. Mais avec le temps, elle te connaîtra et elle comprendra.
ma petite, où vas-tu? Choisis ou moi ou elle. Calme-toi, on va tout débrouiller. Tu m'as pas laissé le temps pour m'exprimer. Jacqueline, Elle est gênée de ma présence? هەرچیە هەیە هۆکارەکەی ئەم حەبە بوو کاتی حەبەکەی نەخواردبوو لە پاڵ دەستی ئێمە پیاسەی دەکرد تا ئەو حەبەمان پێدا نقم بوو باش بوو نەت هێشتا واوی حەبەکانی پێ بدەم ئەگینا هەموو شتێکی پێکەوە تێکرار نقم دەبوو ئەسەن وەرە ئێمەش دانێ لەم حەبانە بخۆین هەردوومان نقم بین و بڕۆین بۆ ئەوەیە کە ئەو ڕۆیشتووە خڵام بچێ ئەوەندە گەوجانە ڕێزی چ پەیوەندێکی بە حەبەوە هەیە پەیوەندی بۆ حەبە بووی تر حەبەکەی خواردیان دردۆنگەم بابەتە گوماناویە چۆن تا ئێستا نقم نەبووە ئێمە تەواوی کۆچکە گەڕان یا نەگەڕین هەموو شوێنە گەڕاوینی دی بڕوانە تاوی قسەمەکە بەڵە بە بیرکەمەوە بیر بکەوە چی بوو؟ چی بوو؟ غڵام وەرە چییە؟ باقری بوو دەی بوو کە بوو وام زانی دکتۆرت دیوە وەرە بزانە وەرە دەی وەرە هەم لاوە وەرە هاوسەبا بڕینەوێ ئەیدا تو بێدا دیتت وتم خۆیانن ئەرێ وتت لە سالۆنەکە وتت دوێنێشەوە دکتۆر گیان ئێمە هەموو شتە سەوارەت بێەوە دەزانین ئەی بەڕاستە؟ بە تەواوی ئێمە دەزانین کە ئێوە کێن و بە بۆ چی لێرە من چەندە خۆشحاڵم من دەی دەکرێ بە منیش بڵێن کە من کێم؟ Il est toi qui te wish. Il escroque. Dis-lui de dire la vérité. Sinon, on le tuera. ئەوان چیان فەرموو؟ پەیوەندی بە تۆوە نییە بێئەدەبی بێتەربیەت من وەتەم پەیوەندی بە تۆوە نییە ئەوەتی ئەگەر قسانەکەی دەتکوژی دیاخر بابە من دەبێت چی بڵێم من کاکە ئەسەن ئێوە هەرچی بفەرموو من هەر ئەوە دەڵێم جوک باشە کاکە ڕۆژێک مەڕێک لە پشتی پێکاپێکەوە دەبێت لێ دەپرسن من پێشتری شەمەم بیست بوو بڕوانە دکتۆر جام تۆ خەریکی زیادی کات بە فیڕۆ دەدەی باشتر وایە هەرچی زووتران فۆرموڵە بنووسی و ئەم مەترسیە لەسەر خۆ دوور بکەیتەوە تێگەیشتی؟ نینوسە بنووسە بیگرە هەیدا چه گەوجگەلێکن نازاننەوە نایەتەوە بیری؟ خۆڵام من لە شتێک تێناگەم لۆریان و باقری دەزانن دکتۆر ئەفشەرجەمی ڕاستەقینە ئەوە و تۆنیت تێگەیان چی؟ نا یان ئێمەکە بەدبەخت بووینە تەواو ئەی بابا پاشان کاتێک کە تۆ ساخت دەبیت منیش کە ئیجنتی تۆم هەر ساختم دەی و دەرد و قزڵ قورت دەی بچی ئەمانە هیچی پیشان نادەن چی نیشان نادەن؟ ئێوە بفەرمونون من دەبێت چی بنووسم؟
دەبێت چی بنووسی؟ دەیچی بنووسم دەبێت چی بنووسی؟ دەیچی بنووسم فۆرمۆڵی ئەو پودرە پیسە بنووسیدی ئەی دەکرێت ڕێنمونی بکەن وەڕوانە دکتۆر گیان من بە قەرای 1000 کەس لە دەستی ئەو دوودانە شێتەوە ڕز بووم ئێستا دی نۆرەی تۆیە؟ نۆرەی من غەڵەت دەکەم نۆرەی من بێت من نۆرەم بۆچی ئەسڵ نۆرەکەی من دەیدەم بە ئێوە هەرچی بڵێن من هەرەوە دەنووسم زۆر باشە زۆر باشە تو بسی وپلیە؟ دەیەوێت چی بکات؟ دەیەوێ بێت کوژێ بڕوانن کا دەکەم پێ بڵن کە ئەم کارە نەکات ئەسڵەن بە قازانجی بەرەی مرۆڤ نییە جگە لەوەش لەباری زانستیەوە سەلمانراوەکە لەم کاتانەدا ئادرنالینی لەش دەچێتە بان و ئەوسا بە شەر بیرۆشی سەد بەرامبەر دەبێتەوە و جا دۆنت کیلمی ئاندرستان کوردیش توخوا بە من بڵێن من چی بنووسم چی بوو تەواو بوو ئێستا هەموو شتێکە دەرکێنێ ئەمە چ کارێکە ماندوو نەبی فۆرمۆلی پودرەکە بنووسە کاکە من لەم هەلومەرجەدا ناتوانم بینوسم ئەمە هەلومەرجێکی دروست نییە من قەت ناتوانم بڕوانە دکتۆر گیان من زۆر ڕوون و ئاشکرا پێ دەڵێم تا سێ دەژمێرم ئەگەر نووسیت فۆرمۆڵەکە نووسیوتە ئەگەر نێنووسیت دڵنیا بە ئەمە دەتکوژێ هەرمە تۆ ببورن من لەم بابەتەوە ناتوانم هیچ یارمەتەیەکتان بدەم لەبەرەوە فرموڵەکەی زۆر دژوارە ناکرێت لەبەری بکەی من هیچ فرمۆڵێکم لەبەر نییە دەست خۆش خەریکە فریویان دەدا کوڕێکی وریایە یان ڕەنگە خەریکە ڕاستیەکەشی دەڵێ ڕاست دەڵێ بڕوا بکەن من ناتوانم یارمەتیتان بدەم خەریکی درۆ دەکەی چۆن دەکرێت فەرموڵی کە خۆت بەدەست هێناوە لە بیرت بچێتەوە هەرەوەی واوتم ناتوانم ئەی لەبەر چی هاتووی تێرە؟ من لەبەر چی؟ من ئەسڵ لێرەدا کارم چییە؟ ئەم خاتوونە کیە؟ ئەگەر ئەو فەرموڵە نەکەوێتە بیرت ئەی چۆن ئەو پودرە بەرهەم دێنی ها؟ لەبەرەوە من تەواوی ئاگاداریەکانم سووتاندووە کاکە هەموویانم لە نێو ئەو لەپتابە نووسی و لەپتاب هەر ئەو لەپتابەوە هەر ها لە لای کاکە غوڵامەوە لەپتاب پۆرتاب لەپتاب Portable. نانا لەپتاب پۆرتاب نانا من بەبێ ئەو لەپتابە هیچ فورمۆڵێکم نییە پێتانی بدەم لەپتاب پۆرتاب چییە؟ Portable. لەپتابەکە لەکوێ هاوار لەپتابەکە کووە لەپتابەکە کووە وای هاوار بابا مەگەر بەلای تۆ نەبوو لە ناو تاقیگە لە لای تۆ دکتر بوو لە بیرت نییە باجێ ماوە هەسە با بڕۆندەی دەی دکتۆر چی لێ بکەین ئێستا کاتی دکتۆر نییە دێنە دەری دەمان بین وەرە با بڕۆندەی پیر بۆەوەکەینەوە واگەدای پچووکی بە ڕێزلووریانی گۆڵ أهلا وسهلا يا جوجة حبيبكان هات يا شوفير سيرم دكي امشي روح يلا ئێوە بۆ کوێ تەشریفێنن بە سەرنجدان بۆ پیشینەی زۆر خراپەوە هەتانەیە دی ئەوەندە متمانەتان پێ ناکرێ جەنابی کاک غۆڵام ئەمەنیش لە خزمەتیەوەدام فەرموو بڕۆ Tu crois qu'ils vont pouvoir apporter le laptop? Espérons.
Et s'il ne réussit pas, Pourquoi pas? peut-être qu'ils seront tués. Peu n'importe. J'ai rien à perdre. C'est ma dernière chance. Et ils savent, s'ils ne cherchent pas le portable, le docteur va être tué. Catherine, je suis pas bête. ڕۆ بەری جادەکە لەوە لاوە ڕاوەستەوە هاتینەوە خێرا بڕۆین. وی مسیو. خدا ڕەحمان پێ بکە. ئێستا ئێمە چۆن دەبێ بڕۆینە ناو هێلانە زەردەواڵە؟ بە هەر چەشنەبێ دەبێ بڕۆین. دەبێ بڕۆین. دەبێ بڕۆین. دەڵێم. گوڵام ها؟ منداڵەکان منداڵەکە؟ چای لێکە. ڕاست دەڵێ منداڵەکانن پارمیلا و پارمیدان. باقری دەزانی وانە چی؟ من نەخێر. گراسە. نەگە و جامانە گیای بەڕێزی شادانە. هەرەو شادانەیە. کوڕەکانی ژووری پێی دەڵێن ئەتاس، کوڕەکانی خوارێ پێی دەڵێن گراس. کشتوکە خۆیەتی. ئاڵوگوێزی ئاسمانی. وەرە دەی هەڵم زانە. يا أهلا يا أهلا وسهلا أهلا هلا 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 بيكم. هلا بوجوه الخير. يا هلا يا هلا. انتم تعرفون يا طويلي العمر ان نحن تنابل وما نحب نعمل، وهذه المعادلة السحرية تهدد مصالحنا، واذا انخفضت اسعار النفط وانحلت الازمة النفط العالمية وش القالة؟ مشكلة كبيرة. ترى حنواجه أزمة كبيرة، حينها حنضطر نعمل بإيدينا، وهذه مشكلة. الحين صحيح إنه هذا الشيطان الكلب هرب، لكن يشهد الله، يشهد الله إني غضبت غضبة كبيرة، والحين 2 من الحراس قطعت رؤوسهم وهم مرميين في الخارج مثل الكلاب. وهذا جزاء وعقاب لكل من يهمل ويخالف قراراتي. اضرب ولا ضرب موتك مخلص بالدخليك يا عم. تنقد ببرم مالعون. تنقد بيدتك شمس. بگرە سێدانێتر بەسە بیدە بەمزان بیدە. نەتوت خەریکی چی دەکەی؟ داڵێن پێێتە ئەوەندە بەڵە بڵمەکە وەرە. هانێ تێگەیشتم کشت و کاڵ خۆیەتی ئاڵوگوێزی ئاسمانی. خۆیەتی ئافرین هەربژی. ئافری وەکو کوڕێکی باش بە. ئێمە کارمان بەسەری تۆنی. هانێ بیگرە. ئەوەش ئەمەش ساس کە بیدە من ئەلمینیۆمەکە دانم. زۆر چاک. تۆش قاوەکە بێنە. باشە تێدەکەم. ئێوە بڕۆن. بیدەمە من. بڕە بڕە. ئەوە هەڵگرە. دایاڵ سێ دانش بنێ سەر ئەمە. ئافرین. یاری چەند. 2 دانش بنێ سەر ئەمە با کەیف بکەین. بڕۆ دەی. ئەمەش بدە. الحين يا جماعة الخير إذا بقينا يد واحدة
چی دڵێ ئەمە چاویکەکانمان لابێ بەم جۆرە دەمەناسم خۆ رح ننحي كل الافكار الشيطانيه الموجوده هين على اللبتو اللي تهدد مصالحنا. يا جماعه الخير، يجب ان نكون كلنا يد واحده ونسهر على مصالحنا ونتعاظم من اجل رفاه وازدهار شعبنا في الخليج العربي. ها؟ وبيد واحده يجب كلنا أن نمحي المعادلة الشيطانية الموجودة هين باللابتوب واللي تهدد مصالحنا. يا جماعة الخير، الحين راح نشرب قهوة الصلح والاتكال على الله. راح ندمر هالآلة الشيطانية. جيب القهوة يا ولدي. حياك الله يا شيخ. صح هلا بالربع. هلا بيك الشيخ. تفضل. بۆچی چاویکەکەی لە نەبات هلا بالوجوه الخير. هلا بالشيخ. ايش اسمك؟ أنا علاء. تفضل يا شيخ. سيري كاس مع السلامة. مع السلامة. مع السلامة. مرحبا. مع السلامة. أزرز أنت. وين تربي مانيا النزاني وين تاوی ڕاوەستنە سەم دێمە خەریکی دەچیتەکەی ئێستا دەگەڕێمەوە وڵاتان. ڕاوەستە دەی بۆ کوێ چووی؟ ئەی بابا خليجي عربي. دم وفلت شو الدخل. ما تشوف هاتوا وين ايه الصبرك دور عندي دي شو تكل
فەرموون تکای فەرموو 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 جیمز باندیش نەی دەتوانی جانتاکە بەم چەشنە ڕزگار بەڵێ. بکات فەرموون فەرموون ئێوە فەرموون فەرموون فەرموودە تکای لەم لاوە کام لەگە لە بڕیان نییە بڕنە خزمەتی بە ڕزلۆریان با دەچین لەبەرا دەچین جلەکانمان دەگۆڕێت جینەکانمان خۆ باشە فەرموون تکا دەکەم فەرموون فەرموو فەرموون فەرموودەی فەرموو تکایە تکایە فەرموون بڕۆ دەی یاخەی هیچ کوێ نابێ بە ماڵی خۆمانەوە ئەتۆ جلوبەرگەکەت ناگۆڕی نەخە پاشانێ گۆڕم لۆت بکەن ئەمەمە پێ بدەن چی بدەم جانتاکە جانتا لەبەر چی تکا دەکەم جانتاکە بدەن ئەخ لەبەرچی ئاوەستن ئاها لەبەرەمە ئاها لەبەر ئەمە لەبەر ئەمە دەڵێم دەی بیتە پێ جانتاکە بدەم بەڵێ زۆر باشە زۆریش دروست و باشە فەرموو بە یارمەتی دەڵێم بەرز باخری ڕاوەسە پێکەوە قسە بکەین بەرز باخری دەرگاکە ورد و خاشەکەمە وەرە بیکەوەی تر وام قەرامەکە کابرا پێ وایە مەدانی شەڕە هەر چەکمان پێ نیشانەدا مە چ کارێکە من تێناگەم بەگیانی تو فریمان خوارد دەبێ بە دوای ڕێگە هەڵاتنە بگەڕین دەبیری لێ بکەوە دەی ڕێگەی هەڵاتن کوڕی چاک بڕوانە بۆ هەر کارێ 1001 چ ڕێگە ڕێگەی؟ هەیە بۆ هەڵاتنیش 1001 ڕێگە دیسانجانە هەیە. باشە باڵێ. دێ بڵێ بزانم چی بکەین دەبێ بە دوای دەلاقەدا بگەڕێ بە دوای دەلاقا دەی گوجە دەلاقە خۆ لەویە دەیگەڕانی ناوێتتر بڕێ ئیدیاڵێ دێ. ڕاکەیتر زووکە هەڵێ هەرمەیە دەستگیرەکەی کووە لەم لایە لەو لایە دەستگیرەی نییە وەرە لێرە ئەوە تا ئێرە خۆ بەسراوە چۆن لێرە تێپەڕ بینێمە ئێستامە یارمەتی بدە بەرزیکەینەوە چی بوو دەستدا لە چی نازانم هەمووی سنسوری هەیە دەی هیچێ یەکەم ڕێگە شکستی هێنا بزانم ڕێگەیتر لەو هەزار دانەی تر وا دەزانی بڵێ خۆ نابێ هەر من بیرکەمەوە تۆش کەمێک مێشکت خەکە گەمژە دەمت داخە